سڵاوی کامەران حاجۆمەر و تیمی باسی ڕۆشتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر دۆخی کارەبا چەندین جارە باسمان لە دۆخی کارەبا کردووە ماوەیەک بەر لە ئێستا باسمە لە باشبوونی دۆخی کارەبا دەکرد وەزارەتی کارەبا باسی لەوە دەکرد ڕۆژانە لە ماوەی 24 کاتژمێر 23 کاتژمێر کارەبا بە هاوڵاتیان دەدرێت ئەمە وەکو دەستکەوتێکی گەورە بۆ ئەم کابینێ و وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان باسی لێوە دەکرا بەڵام ئێستا دەتوانین بڵێن 2 هەفتەیە ڕێژەی کارەبا پێدانی کارەبا بە هاوڵاتیان کەم بۆتەوە هۆکارەکانی کەمبوونەوەی ینی کارەبا بۆ هاوڵاتیان وەزارەتی کارەبا دەڵێ سەرپێچێکی زۆر هەیە تەجاوز هەیە خەڵکێک بۆ خۆگەرمکردنەوە کارەبا بەکاردەهێنێ ئێمە هەوڵ دەدەین بزانین تیمەکانی کارەبایی تەجاوز ئێستا لەگەڵ ئێمەن دەستیان بە بڕینی کارەبای تەجاوز کردووە با بزانین چۆنیەتی ئەو تەجاوزانە بە چ شێوەیەکە کارەبا باش دەبێت یان خراپتر دەبێت گرفتەکە بە جددی چییە؟ کاک ئیدریس تۆ بەرپرسیام تیمەی وانە ئێستا ئێوە دەتانەوێت هەڵمەتێک دەست بێت هەڵمەتێک دەکەمەکو و لێژنەی سەرپێچی بەڕێبەرایەتی دابشکردنی هەولێر یەک هەستان بە هەڵمەت لە بۆ شارۆچکەی عنکاوە تەجاوزێکی زۆر هەیە لەسەر پێوەرەکانە لەسەر خەتەکانە تەجاوزێکی زۆر هەیە زۆر هەیە بەڵێ زیاتریش ئەو تەجاوزانەی کارەبای لە بازرگانیەکانە لە بازرگانیەکان بازرگانیەکان دەوڵەمەندەکان وای لێرێ بازرگانی وانی ئەمن هاوبەشی بازرگانی دەرێم هاوبەشی بازرگانی تەجاوزیان زۆرە یعنی چۆنە ناوانەی هاوبەشی بازرگانی مەبەست چییە مارکێتە مارکێتە فندقە مۆتێلە بە ئامۆشتانەیە بە ئامۆشتانەیە باشە زۆربەی تەجاوزەکان کاگی دروست باسی لێوە دەکات کە تیمی تەجاوزە دەڵێ بازرگانەکان تەجاوز دەکەن چەندی دەبن کارەوە چەندی دەبن بزانە یان تەجاوز لەسەر پێوەەر کرایە یان ئەوەتە خەتی فولیان هینە چەندی دەبن ینی چەند میگاوات کارەبا لە وڵاتەی من جێبیستی ئەومە لە سەدا 44 کارەبای کوردستان دەدەسرێت دەستا ئاسمان وڵات زۆر تاکید بە ئەو ڕقەمە هەیە بەسییان ئەمە تیمەکان بەنسبەت بەڕێبەرایەتی 1 و 2 زۆر هەوڵەکی زۆرماندایە بەڵام بەڕاستی لە تاقەی مەچوویتە دەرێت ئەو هەموو دزە کارەبایە هەبی چەند تیمانەیە ئەمە بەخۆی ئێستا تیمەچین بە تەواوی بەڵام ئەگەر زۆر زەڕوری بدەیت کەمە 2 تیم بە یەک جادێ مەسەن ئەو بەر و ئەو بەر خۆبی بە یەک جاری تەختیە بکەین ئێستا ماڵەوەی دزیتی یان بازرگانە زیاتر بازرگانیەکە ماڵەکانیش هەیە بەڵام ئەمە جارێ بە بازرگانیەکان ڕابگەین بە بازرگانی چه ئیوان قووەتی زیاترە هەڵمەتەکە بەردەوام دەبێت بەردەوام دەبێت ڕۆژانەیە با بچین بزانین چێ تەجاوزی فەرموو ماوەیەک بەر لە ئێستا پرۆسەی هەڵمەتی بڕینی کارەبای سەرپێچی لە گەڕەکی وەزیران لە شاری هەولێر گەڵکی وەزیران هەرناوەکەی لە خۆتی خەڵکی دەوڵەمەند و دەستڕۆیشتوی تێدا بوو لەوێ هەڵمەتەکە دەستی پێکرد ئەم جار هەڵمەتەکە هاتۆتە ناحیەی عنکاوە لێرە لە پێم وایە لە کەتی 108 ئەوەی کە من دەمەوێت سەرنجی بینەران ڕابکێشم ئەمە دایرەی کارەبایە لێرە دایرەی کارەبایە لە ناحیەی عنکاوە یەک جادە بەولاوە شوێنەکەیە نازانم شوێنی هۆڵە ئاهەنگگێڕانە چییە تەجاوزێکی گەورە هەیە گومان هەیە بابزانین ئەو تەجاوزە بە چ شێوەیەکە ئەو تەجاوزە بەڕاستی تەجاوزە سەرپێچیە یاخودنا لێرە وەکو دەبینین ئەمە محاولەیەکی گەورەیە محاولەیەکی گەورەی کاگی دریسەمە محاولی کارەبایە ئەوە چیە محاولی کارەبایە ئەو محاولەی چێت جارم تێبگەم ئەو محاولە بۆ لێرەیە ئەوە بخۆی محاولی خۆیتی شخصی شخصی یعنی ئەوە شخصی لەناو ماڵی خۆی داینە لەناو ماڵی خۆیتی باشە جیان ئەوە قاتعەکەیتی بەڵێ ئێستا ئەوە مەترسی نیە ئەمە لێرەی نانەیز مەترسی نیە زۆر دوور نزیک مەکەوتەوە باشە کەوای ئەمە نابێت نزیک بین و برادەران ئاگادار بن ئەمە محاولەیە لە غورفەی خۆی دایناوە باشە ئەو مۆرەی سەرەوەی دەستکاری کرایە بازاڕیە بازاڕیە بیلادەکەی خۆی لێ کرایتەوە دەستکاری پێوەری کردی دەستکاری پێوەرکرایە باشە لە دوای ئەو ئەمە ناچار دەبین کارەباکەی کەوای هەموو ئەو کارەبای لەو محاولەیە دێ ساختێ ساختەکە چییە پێوەرەکە دەستکاری کرا شەر نییە هەموو تاقەکەی بدزی مەسەلەن بڕواتن بەڵایە
احتیمالە 130 کم کرایتەوە 130 یان 140 باشە شوێنێکی وەکو ئێرە چەند ئەمپێر کارەبای پێویستە؟ ئەوە 630 630 ئەمپێر ڕادەچێت هەر فێزی هەر فێزی کەوایە ئەگەر سێ فێزە ماوە نییە 630 1890 ئەوە بەشی چەند کۆڵان دەکە؟ بەشی گەڕەکە چی دەکات؟ گەڕەکە کارەبا سیرکەم بینەرانی بەڕێز ماڵک چل ئەمپێری دەوێت چل ئەمپێری دەوێت ئەوە هەر 1890 ئەمپێرە 1890 ئەمپێر 1890 ئەمپێر تەنیا لە یەکەم سەرپێچی کە ئێمە لەگەڵ تیمی کارەبا دەستمان پێ کردووە لە هۆڵێکی ئاهەنگجێران کە پێوەرەکەی دەستکاری باش ئەمە خاوەنەکەی دەگیر دەکریان ناکرێت بەپێی قانون چییە چی لەگەڵ بەپێی قانون ئەو پێوەرە ئەمە لی دەکەینەوە دێتە دایرەی فەحز دەکرێتن باشە پشکنی لۆ دەکرێتن لەوێش دیسا بڕیایی لەسە دەدرێتەوە ئیجرات چی ئیجرات غرامە بۆ گریبان ئیسپات بۆ سەرپێچ لە بۆی حیساب دەکرێتین کەش بەچی هەموو ماوادەکەی دەکرێت پارەی دەدا هەموو ماوادەکە کە کەشف دەکرێتن معادلەکە لە بۆی لێ دەرێ بزانی پارەکە چەندە ئی 2 ساڵی زەربی 2 ساڵی دەکرێت زەربی 2 ساڵ پارەکە دەدا و پارەکە دەدا دوایە ساعتەکە مۆری ڕسمی لێ دەدرێتەوە لۆی تێ دەخرێتەوە ئەمەی دەیبینن فیوزی ئەو محاویلەیە بوو کە محاویلەیەکی تایبەت بوو لە مەحەطەی کارەباوە کارەبا دەرێتە ئەم محاویلەیە ئەمە فیوزە زۆر جارتیمەکانی کارەبا گرفتی ئەویان هەیە ئەو کاتەی کە فیوزەکانش لێ دەکرێتەوە ئەمە لە بازار دەتوانن بیکردنەوە بە ئاسانی یعنی هەردوو فیوز بە 40,000 دینار دەکڕێتەوە کابرای خاوەن بازرگان ئەوەی کە شوێنی گەورەی هەیە یەک ڕۆژ کارەبای نەبێ لەوانەیە پارەیەکی زۆری بڕوە مۆلیدەی پێ بکە زیاتر لە 40,000 دیناری مەسروفە بۆیە زۆر جار ئەوان بازدەوە دەکەن هەر ئیجرعاتێک کە دەکرێت بۆ بڕینی سەرپێچیەکان پێویستی بە دوواداچوون و چاودێری هەیە لە زۆربەی وڵاتانی دنیار کەسێک کارەبا بدزێ وەکو تاوانبار وەکو دزی سەرچیت مامەڵی لەگەڵدا دەکرێت ینی کەسی تاوانبار کارەبای دەست دەگیر دەکرێت حاکم حکمی بەندکردنی بۆ دەردەکە بەڵام لە کوردستان وەکو دەبینن ینی ئەو شوێنانە بە ئاشکرا سەرپێچی تێدایە خاوەنەکە دیار نییە پاشان وەستەچی بۆ بەجێ دەهێڵدرێ سەردانی دایرەی کارەبا دەکا بۆیە دەبێت سزای ئەو کەسانێک کە کارەبا دەدزن حکوومەت پێداچوونەوەی بەسەردا بکات وە پەرلەمانی کوردستانیش بە هەمان شێوە دەست هەردزە کارەبا بدزی ئاو بدزی دەبەیەک بدزی نەوتێک بدزی چوزانم هەر شتێک بدزی هەردزە بۆیە دەبێ یاسایەک دەربچێک ئەوانەی دزی دەکەن یاساکە سزاکە تون بێ بۆی کەس نەتوانێ دزی بێت. هاتوینەتە شوێنێکی دیکە لەگەڵ تیمی تەجاوزی کارەبا لێرە مۆتێلێکی گەورە هەیە برادەران گومانی ئەوەیانێ لەو شوێنەدا دیسان تەجاوز کرابێ بەڵام وەکو دەبینین لەسەرەوەی سەرەوە فیوز هەیە دیارە پێشتر کاکی ئەندازیار زەحمەت نەبی لەسەرەوە وەکو دەبیندرێ فیوزەکە جارێک لێ کراوەتەوە کەوا تەجاوزە بووە دواتر خاوەن مۆتێل هەر ساوە فیوزی ینی فیوزەکەی دایرەی کارەبا بردوویەتی بە تێل لە جاتی فیوزدانراوە ئەو تێلە ئاساییە؟ نەخێرەوە ئاسایی نیە تێرە تەجاوز دەکات دوو تەجاوز دەبی بە فیز لێ دێتەوە دوو جار تەجاوز باش پێشتر ئێوە هاتبوون جارش کەسمان بڕیوە نەمێژە بەس نازانم کولێتەوە باشە ئێوە پێشتر بڕیوتانە دیسان ئەم جارە کابرا لە باتی فیوز لێدا تێلی لێداوە ئەوە دوو جار تەجاوز چی لێ دەکرێەوە؟ ئەوە لە هەر غرامە دەکرێت ئەوەن هیچ سەرپێچە چیوان لێ برێتتر هەر غەرامە هەر حیسابی غەرامەیە باشە ئەوە ئێستا چەند کارەبای بردووە؟ هەر کارەبا هەر یەک کارەبا بەس بە تێل مەمنوعە نای بە تێلێ داتەوە ئەو تێلە خراپ نییە؟ بەرەوە لە خراپەوە تێلە ناوی لێدێتەوە دەی فیزی بەخۆ لەگەر باران بارین و باو بۆران تەسیر ناکەمەک ئامودەکە بێتە کارەبا سەلامەتی بەخۆ هەلو خۆشی خراپە ینی بۆ خۆشی خراپ خۆشی خراپە جارێ دەبینی باشە ئێستا لە ژوورەوە دەچنە ژوورەوەی ئێستا تەماشا پێوەرەکەش دەکەین بزانین چۆنە پێشتراتە دایرێ ناتە دایرەی باشە جارش کەسمان بڕیوە باشە باچینە ژوورەوە
ئەم شوێنە کارەبایەکی زۆری بردووە نیە دەرکەوت کە تەجاوزە کارەبای بردووە بەڵێ ئێستا کارەبایەکەتی ئەوە سیتیە ئەو خەتە گەرمە و مۆری شکاندێ لێتوانات زۆینی کردەوە هەم مۆرەکە پسایە لێتوانە گری دایتەوە کەوایە ساعتەکەشی دەستکاری کردیە مۆرەکانی کون کردیە مۆرەکان دیارەکە تەجاوزەکە یەکجار زۆرە ئەوەی ڕادەچێشی ئەوەی ڕادەچێش ساعات سەبر دەبێتەوە ئەو خەتی گەرمە داینێەوە سەریا دەبیتەوە تەجاوزەکەی لێرکوانەیە ئەلێکوانە فێڵەکەی کردیە باشە پێم بڵێ ئەوە ئێستا هەموو کارەبایە بەڵێ باشە لۆ ئێرەوە تاریکە و هەموو کارەبای بردیە وڵە دەبا ئینارەی دەی بە زینارەش لێ نیە ئەوەی محاولەیەکی گەورەیە تایبەتی خۆیتی باشە ئەوە چەند کارەبای بردێت چەند ئەمپێر خاتەکەی 400 ئەمپێرە 400 ئەمپێر هەرفێزی هەر فێزی 400 ئەمپێرە دەکەن 1200 بەڵێ 1200 بۆ یەک مۆتێر بەڵێ باشەوە پێشتر تەجاوزی کرد و بڕی بوتان ئەوە دووەم جاریتی دیسان هاتینەوە دیسان تەجاوزە بەڵێ باشە ئەمە سەر پێچێکە دیسان کەوایە کارەبای دەبڕێتەوە قەت حەدەکرێتەوە دەبی سەردانی دایری بکات بەڵام دیسان دەهێنتەوە قابلەت چییە کارەبا دایرە لێ نەدایتەوە لە خۆیان لێیان دایتەوە مە بێ دایرە فیزەکەیان لێدایتە فولیان کردی سزای ئەوانە چ دەبیتن سزای ئەوانە 2 ساڵ غەرامە دەکرێتن لەسەر ئامێرەکانی 2 ساڵ لۆ حساب یعنی 1200 ئەمپێری چەند ئەجزەی هەبی لێرکوانە لەسەری غەرامە دەکرێت غەرامەی 2 ساڵی دەکرێتن ئەو 2 ساڵی چەندی پارە دابی لێ دێنەوە دەرێت چەند ساڵ تۆیشی تەجاوز دەکەی لە وەزارەتی ئەمن لە 4 ساڵ دەبێت تەجاوزە لە فاسیش بوومە دوایە ئەمە چارەسەری کێشەکە بکە کەسێک غەرامە نا عەقە بدرێتە محکەمە پێ دوایە تۆ بدرێتە محکەمە دزین هە دزینە عەقە بدرێتە محکەمە کابرایەک ئەگەر 10,000 دینار لە دوکانێک بدزێ حاکم سزای بەندکردنی بۆ بالضبط بەڵام کارەبایەکەوە چەند بای چەندی بردووە زۆری بردیە سەتاچلی سەبر کردو ئێستا بۆ فێزەی سەتاچلی و سەعاتەی سەبر کردەوە پێم بڵێ چیتان بینی پشکنینتان بۆی کرد لێرەش تەجاوزە یاخودنا بەنسبەت پێوەرەکەی مۆرەکانیتەوە بەس بەنسبەت بەستانەکەی تەجاوزە تەجاوز ئەو نوع بەستانە داری نابەستی برێن ئەو بەستانەکەی چەک برێن ئەو 20 پێوەرەکە ڕادەوەستی کەوایە هەر پێوەرێک دەستکاری بکرێت تەجاوزە ئەوەش دەبێت بە هەمان شێوەکو شوێنەکانی دیکەی ئەهلی غەرامە بکرێ و دەبی غەرامە بکرێت ئەوەش 2 ساڵە ئەوەش 2 ساڵە بەرێ سزاکە چارەسەری دۆخەکە دەکە یان دەبی تون بکرێت واللهی چارەسەر نییە دەبێت چارەسەر نییە غەرامە چەند نمێژەرە و قانونیە باشە کەوایە حالەتەکان دووبارێ تەجاوزەکان زۆرە بە تەنیا ئەگەر بێت و ئەو تەجاوزانە نەمینێ لە کوردستان ئەو کەمیەی کارەبا کە لە هەرێمی کوردستان هەیە 1200 میگا کارەبا پێویستی کوردستانە ئەو 1200 دەگەڕێتەوە خەزینەی حکوومەت ئەو کات کارەبا دەتوانین برێن لە دۆخی ئێستا زۆر باشتر دەبێت. ئەم شوێنە کۆنتترۆلی هەرێمی کوردستانە هەر کارەبایەک بەرهەم دەهێنرێ دێتە ئەم شوێنە لێرە ئەندازیارەکانی کارەبا کۆنتترۆلی دەکەن کاکی ئەندازیار کاک بوریا گیان پێم بڵێ ئێستا دۆخی کارەبا چۆنە کامە پارێزگا زیاتر کارەبا سەرف دەکات سەرەتا بەخێر بێن بەنسبەت ئەو کارەبایە کە بەرهەمدێ لە هەرێمی کوردستان هەولێر بە شکلێکی عام بە حکومەوەی گەورەترە لە هەموو شارەکان کارەبای زیاتر پێویستە بەردەوام هەولێر کارەبای زیاتر پێویستە بەردەوام بەڵێ لەبەر بەس پێم بڵێ ئەتۆ شتێکەیە دەڵێن کاکە سلێمانی ڕێژەی دانیشتوانی زیاترە من بەرنامەم کردووە لەسەر تەکسی ژمارەی تەکسی هەولێر زیاترە ئەوە لەسەر کارەبایە هەر کارەبا پێویستەکانی هەولێر زیاترە مۆزۆ چییە بە حکم
بکەمەوەی کا کامەران هەولێر تۆزە گەورەترە ڕاستە ژماری دانیشتوانی سلێمانی زیاترە بەس بە حکمەوەی لە هەولێر پایتەختە و زیاتر کارەبە بەرهەم دەێنرێتن و ئەو کارەبایە کە بەرهەم دێ حتمما لە بۆ شارەکان دابش کراوە لایەن وزارەتەوە بە نسبە دانراوە نسبەی هەولێر فەرقە نسبەی دانیشتوان و پێداویستی نییە بەڵێ ئەو نسبەی لە وزارەت دانراوە لەلایەن ڕاوێژکارانی وزارەتەوە نسبەکان دیاری کراوە ئێمە ئەوەندی کە بەرهەم دێ بۆ کوردستان تەوزیای دەکەین باشە پێم بڵێ ئێستا ئەو دقەیە مەقسە دەکەین هەولێر چەند میگاوات کار ئێستا هەولێر کە وەردەگریتە نزیکەی 1113 میگاوات لە بۆ هەولێرە بۆ هەولێرە لەو دقەی کە ئێمە قسەی لەسەر دەکەین هەولێر چەند بەرهەم دێنێ وەکو پارێز هەولێر ئەو میگاواتی کە لە هەولێرە هەولێری غازیمان هەیە لێرکوانە نزیکەی 640 میگاوات لە هەولێری غازیە ئەوە 640 نزیکەی 347 میگاواتمان لە خورمەڵەیە ئەوە لە هەولێرە زایدەن دوو یەکەمان هەیە لە وەزگەی خەبات بەڵێ یەکی 145 میگا 290 میگامان لە خەباتی هەڵمی ئیشەکاتە کەوایە ئێمە تقریبا هەولێر دەتوانانی پێداویستی خۆی دابین بکاتن هەمان شێوە بەڵێ سلێمانیش دەتوانانی پێداویست خۆی دابین بکات سلێمانی چەند دەڕوا نزیکەی ئەویش بازیان و بە سلێمانی و ئەویش نزیکەی 1000 میگاواتیە بەس مشکلەی هەرە گەورەمان دوهۆکە دوهۆکی غازی لەبەرەوەی محەتەی دوهۆک بە گازوایلی شەکاتن دووەک تەنیا یەک وحدەی لە ئیشەکە ئەوی 6 میگا مشکلی هەرە گەورەی دوهۆک دەبێت لە هەولێر و سلێمانی تەخزیەی دوهۆک بکەین بەڵێ ئێستا نزیکەی کارەبا کەمی کارەبایە لە دوهۆک بەڵێ ئێستا نزیکەی 500 میگاوات لە هەولێرەوە بەرەو دوهۆک دەڕوە 500 لە حسەی هەولێر بۆ دوهۆک بەڵێ لە حسەی هەولێر نییە لەو نسبەی کە بۆی دانراوە بەڵێ لە بەرهەمی هەرێمی کوردستانە لەبەروەی تەولید کەمە لە دوهۆک مەجبوری ئەمە پێ ساعتەکات وەکو یەک دابش دەکرێت هەولێر سلێمانی ئێستا چەند ساعتمان هەیە شەو ڕۆژێ ئێستا بە حکمەوە 15 ڕۆژێک کە دنیا تۆزێ سارد بووە 15 ڕۆژ پێشستا 23 تا 22 ساعت کارەبا درە بەس ئێستا بۆ 12 ساعت کارە 12 ساعت ئەوەش دەگۆڕێت لە سلێمانی لە دوهۆک لە هەولێر ئەوەش دەگۆڕێت لەوانەیە لێک کادا لە یەک ڕۆژە ئێستا ڕێژی بەرهەمهێنان کەم ببتەوە لەوانێ بتە 10 ساعت لەوانەیە ڕێژی بەرهەمهێنان زیاد بێ ببتە 14 ساعت 15 ساعت یان ئێستا ئەمڕۆ خورمەڵە مشکلی هەبوو دانەغاز زەختی کەم بووە تۆزێک بەرهەمهێنان کەم بوویت کەوایە ڕۆژانە گەمە دەکات بەڵێ باشە مەترسی ئەوە هەیە کە کارەبا کەم بێتەوە لە داهاتوو تاکید ینی مەترسیەوە هەیە لەبەرەوەی جەوەکە سار دەبێت پێداویستی زیاترە بێت و خەڵک زیاترانی بەکاری دێنە بۆ وەسایلی گەرمکردنەوە ئەوش تاسیرەکە لەسەر کەمبوونەوەی کارە باشە ئێمە پێوەری زیرەکماندا نابوو لە هیچ شوێنێکیش دەکات پێوەری زیرەک حالیان پێوەری زیرەک ینی وەکو 400,000 پێوەر یانی بەستراوە لە شارەکانی هەولێر و سلێمانی و هێشتا جێبەجێ نەکراوە شوێن هەیە زۆر کارەبا سەرفکار لە شوێنی تکە تاکید هەنێ شوێن هەیە ینی لەگەڵ شوێنی ترا فەرقی هەیە ینی بە پێداویستی مادەخەکە زیاتر بەکار بە شەو کارەبامان زیاتریان بە ڕۆژ ئاتەم بە ڕۆژ لەبەرەوەی داوایر و شوێنەکان هەیە بەعام ینی کارەبا زیاتر بەکاردرێت لە ڕۆژ بەرز کاکومێت بۆچی ئەو کێشەی کارەبا چەند ساڵە چارەسەر بۆ چارەسەر نابێن بەخێربێن زۆر سوپاس دیارە ئێوە هەندێک ڕاوەچوونتان وەرگرت و مەدانی وکو یالامی لەناو سکتەرەکانی کارێبایە بەدوادا چونتان هەیە ئەمە هەموو ساڵێک لە وەرزی زستانە مفاجئە نییە وەشتێکی تازە نییە کە کەوینە حاڵەتی بەرزبوونەوەی خوارسیشینە ئاسایی تا ئەو کاتێک کە فعلەن ئێمە ئەتوانین ئەم وزەیە کە ئەگەێنە دەستی هاوبەشەکان وای لێ بکەین کە کۆنتترۆل بکرێ بە شێوەیەشی وا کە بەکار بێ بۆ وەزیفە سیاسیەکانی کە کارەبای بۆ دروست باشە کاکومێنجیان ئێمە چەند جار موژدەی ئەوە ماداوە ڕەوشی کارەبا چادەبێت چەند جار موژدەی ئەوەی داوە وەزارەتی کارەبا خەریکە پێویستیمان بە مۆلیدە ئەهلیەکان نابی بەڵام دیسان ینی دینە وەرزەکان وەرزی هاوین یان زستان کێشی کارەبا دروست دەبی وەرزی هاوینە ئێمە ئەگە لە وەرزی هاوینە ڕەوشی کارەباش خراپ بێ بەدانی پیا بنین چونکە لە بنەڕەتان بە پێی ستانداردە جیهانیەکان ئێمە بە ڕاستی مناقەشێکی علمی و اقتصادی بکەین نابێ وەکو چۆنەڵێ عفەوی قسە بکەین لەسەر بابەتێک و نابێ هیچ جۆرێک لە نەموجامەلات و نەشاردنەوەی زانیاری ئەوانی تێدا بێت بەڵمان لێرە لەم شوێنی کە جەنابتانی لێن تەواوی داتا و زانیاریەکانی لێ بفەرمن تەڵاکەنە سەری کارەبا لە هاوینە ئەگە خراپ بێ پێویستە چاک بێ لەبەرەوەی کە گەرما و با بڵێن وەرزەکانی گەرما بەدیلی نییە ئیلاتەنەکارەوە نەبێت و کارەبا لە سروشتی خۆیان لە هەموو دنیاە پێی ستانداردەکان
بەرزترین خواست لە هاوینایە بەڵام لای ئێمە لە هەرێمی کوردستان بە پێچەوانەی ستانداردەکانە لە زستانایە بۆچی چونکە باسمان کردووە ڕەنگە دەبارە و ئەوانش بکە قسەوان لەسەر کردووە بەکاتێ بۆ خۆ گەرمکردنەوە باشە خۆ گەرمکردنەوە گەورەترین گرفتە بەڵام کاک گومێت لە زۆربەی وڵاتانی دنیا تەنها داهاتی پارەی کارەبا حکوومەت بەڕێوە دەبا موچەی کۆمەڵێک خزمەت گوزاری لە وڵاتەکە دابین دەکە ئێوە کارەبا دەفرۆشن کارەباتان هەیە و چەندین پاڵاوگە هەیە بەرهەمەکەش تا ڕادەیەک باشە پارەکە نازاندرێ ینی وەزاتی کارەبا پێی زانیاری من سوودیشی لێ نبینێ پارەکە دەچێتە وەزاتی دارایی بۆچی ئێمە ناتوانیوە بەرهێنانێکی باش بکەین لە کەرتی کارەبا خۆی بۆ ئەوەی تۆ لە کەرتی کارەبا قازانجکردبی مەبەستی جەنابەت ئەوەیە ئەبێ نرخی کارەبا لەگەڵ تێچووەکەی لەوە زیاتر بفرۆشی واتە فرۆشتنی کیلۆوات ئەوەرێک کارەبا ئەبێ لە بنەڕەتی تەواوی ئەو خەرجێ کە چۆتە کیلۆوات ئەوەرێک لەوە زیاتر بفرۆشیەوە دەبێت گرام لە هەرێمی کوردستان ئێمە حکوومەتی هەرێم پاڵپشتی هاوبەشەکانی خۆی دەکا بۆیە بیرمان لەوە نەکردوێتەوە بە شێوەیە نرخی کارەبا زیاد بکەین ئەوە پاڵپشتی حکوومەتە و وزارەتی کارەبا بۆ هاو هەرزانترین نرخە بەراورد لەگەڵ وڵاتانی بەپێی ستانداردی دنیا ڕەنگە لە ناو وڵاتە نەوتیەکانی شایمە ئەتوانین بڵین هەرزانترین نرخین بەتابەتی بۆ ڕێنجی خوارەوە قازانجی هەبوو بۆ خۆمە بۆ خەڵکەکە قازانجی هەبووە بەڵێ لەبەری کە کیلۆوات ئەوەری کارەبا بە 15 دینارە کە تا 450 بەڵام پارەی مۆلیدەی ئەهلیش بە هەمان شێوە لەسەر گیرفانی وڵاتی دەڕوە تەواوەوە بەڵام بە هەردووکی شێوە هەر ناکاتە کیلۆوات ئەوەرەکە ینی وەکو تۆ وازەوە بێنێ بەسەنسە خەڵک باری ئابووری باش نییە ڕەنگە فشار پێ ئەگەر چەند بچووکیش بە پارەکە هەفشارە لەسەری ئەمە هەمومان مەئمورین و وەکوڵێ موچەخۆری دەوڵەتین باش لە معانات تێدەگەین ئەمە قۆناغێکی تایبەتیە بەڵام ئێمە باسی ستاندار دەکەین باسی حاڵەتی دۆخی ئاسایی دەکەین لەگەڵ ئەوە شاکە لە ناو قیرانان بیلەوە نەکراوەتەوە کە ئەم کەرتەگرنگی کە جنای بە باسیەکەیت و بەخێوکەرە و حکومەت بەخێوەکە بیرمانەوە نەکردوێتەوە نەک ئەوە بکەین قازانجکەین بەڵکو سیارەکەشی زیادکەین ئەگەر بە بچووکترین ڕێژەش بێ بۆچی بۆی ئەو پاڵپشتی حکوومەت بۆ هاوبەشان بمێنێ بەڵام ئێمە قسەقەمان لەسەر چییە قسەقەمان لەسەر لایەنی بەکارهێنانی وزەی کارەبایە بە شێوە ستانداردەکەی خۆی بە شێوە ئاساییەکەی خۆی کە تەنیا لە هەرێمی کوردستان لە وەرزی زستانە بەرزترین خواست تۆمارە بێ بە پێ داتانی کە ئێمە لە زیۆترین سەرچاوکەمان کردوێتەوە کە ڕەنگە لە هەموو دنیای حاڵتشی وە نادر بێ ئێمە بۆ ئەمە ئەبێ چی بکەین ئەبێ کۆنتترۆلی خواستەکە بکەین واتە ڕێگە نەدەین بە بەکارهێنانی کارەبا تا کۆنتترۆلی خواست نەکرێت دۆخی کارەبا ئەبەدەن چکم ئەگەر تۆ لە ڕووی با بڵێن خواستیشەوە ئیمکانەتی اقتصادیش هەبێ بەرهەم زیاد بکەیت و پریای خواستکەوی بەڵام ئابووری ئەو وڵاتە ئەکێتە خەتەرەوە ئابووری ئەو وڵاتە ئەڕوخێ ینی چەند هزار مێگاواتە کارەبا ئیدارەدانی کڕین تاقەکەی بەڕێوەبردننی و سیانەکردنی یعنی نەک بۆ ئەم دۆخی قەیرانە بۆ دۆخێکی ستاندارد کاری سێ بۆ ئابووری وڵات. ساڵانە پارەیەکی زۆری حکوومەتی هەرێمی کوردستان دەچێتە بواری وەبەرهێنان لە کەرتی کارەبا بەڵام بەهۆی خراپ بەکارهێنانی کارەبا کە لە وەرزی زستان بە تایبەتی بۆ خۆگەرمکردنەوە هاوڵاتیان بەکاری دێن و ئەو تەجاوزە زۆرەی کە لە نێو هەرێمی کوردستان هەیە و بەردەوام تیمەکانی تەجاوزش هەڵمەتی بڕینی ئەو کارەبایانە دەکەن بەڵام تاوەکو ئێستا وەک دەبیندرێ سوودی نەبووە ئێستا هەڵمەت دەستی پێکردووە سبەینی هەمان تەجاوز لە شوێنێکی دیکەیان لە هەمان شوێن دووبارە دەبێتەوە چارەسەر وەکو تیمەکانی کارەبا و تەنانەت شارەزایانیش باسی لێوە دەکەن ئەوەیە کە دەبێت سزای ئەو کەسانەی تەجاوز دەکەن سزاکەی تونتر بکرێت لەگەڵ ئەوەشدا ڕێگا بگیرێت لەوەی خەڵکێک ئامێری کارەبا بۆ خۆگەرمکردنەوە بەکاربهێنرێت نەوتەیە غاسەیە دەبێت حکوومەت بە شێوەیەک لە شێوەکان بەدیلێک بۆ کارەبا بدۆسێتەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت.